زێبا غیرەتمان هەبێ کاکە مۆبایلێکت کڕیوە بۆ ژنەکەتەوەی تا نعلێکە کورە کەڕەتێ سەیری بکە بزا لە مەسنجەر لەگەڵ چی قساکە بزا ڤایبەرەکەی ڕقم چیتیایە خۆ ناڵێم خوا نەخواستە من خۆم یەکەم کەس پێویستە لەسرم و لەسەر تۆش پێویستە کچەکەت مۆبایلی ئەوەنەت بۆی کڕیوە فول ئەنتەرنێت بزا سەی چیەکە بە هیستری و سجلی لێدانی سایتەکانە بڕۆ بزا سەی چیەکە ئەخبرا لە قیامەتە تۆ مۆبایلت بۆی کڕیوە بە 4 وەرەقە تۆ شەقە خۆی لەسەری ئەو لا يغار على أهله غیرەی نییە خەڵک سەی ژنەکەی ئەکا ڕوت و قوتە جلێکی تەسکو تەنیکی لەبەرە ئەم پیاوە فەکەئەنەما ئەمە ژن ئەو نییە خوشکێک ڕۆژە تەلەفۆنی بۆم کرد قسەیە زۆر جوانی کردوتی مامۆستا من پیاوەکەم بە هیچ شێوەیە غیرەتی نییە واللهی مامۆستا ئەگەر زەلام بێنم لە ناو دۆڵابەکەی ماڵەوە بیشارمەوە ڕەنگە بڵێمە میێوانمانە هاتووە حەز ئەکەم لێمدا حەز ئەکەم تووڕە بێ حەز ئەکەم جارجار بڵێ ئەم چایە ناخۆم ئەمە کەی چایەت و کردە